إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، دیاردەیەکی حرام لەناو ئێمەدا زۆر بەربڵاو بۆتەوە. بەداخەوە گەنجەکان و بەتەمەنەکان تووشی ئەم تاوانە دەبن ڕۆژانە. ئەویش خواردنی جگەرەیە، نێرگەلە، ڤەیپ کە ئێستا پەیا بۆ بە حساب ئەم ڤەیپە لە جگەرە باشترە. ئایا ئەمانە حەڵاڵن یا حرامن؟ خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ: ويحرم عليهم الخبائث. هەر شتێک پیس بێ خوا حرامی کردووە. جگەرە پیسە یا پیس نییە؟ زیان بەخشە یا زیان بەخش نییە؟ بێگومان هەر شتێک پیس بێ لە ئیسلامدا حرامە. لەوانەیە کەسێکی ئیمان زەعیف و بێعیلم بڵێ باشە خۆ لە قورئانە باسی جگەرە نەکراوە، بۆچی دەڵێ حرامە؟ منیش دەڵێم لە قورئانی پیرۆزا باسی مادە هۆشبەرەکان نەکراوە. بە چی بەڵگەیەک تۆ دەڵێی تلیاک و حەشیش و نازانم چی حرامە؟ نە لە قورئان باسکراوە، لە حەدیسە. باسی ئەم خواردنانەی ئەمڕۆ دەیخۆین زۆربەی باسی برنج لە قورئانە کراوە، لە حەدیسە کراوە. برنج حەڵاڵە؟ ئینسان ئەگەر تێگەشتوو بێ ئەو قسانە ناکە. خوای گەورە قاعیدەی داناوە هەر شتێک پاک بێ حەڵاڵە، هەر شتێک پیس بێ حرامە. ئیتر پێویست ناکە ناوی هەموو شتێ بوترێ. هەر دڕندەیەک گیانلەبەرێک کەڵبەی هەبێ گۆشتی حرامە، پێویست ناکە بڵ ناوی شێر و پڵنگ و فڵان بوترێ. تەواو ئەمە قاعیدەیەکە دانراوە. خوای گەورە شتی پیسی حرام کردووە. کەواتە ئاگادار بە باسی جگەرە نەکراوە، باسی تلیاکیش نەکراوە. هەردووکیشیان حرامن، بەڵام ناڵێم وەکو یەکوان تاوانەکەی. بەڵام ئاگاداری خۆمان بین. چۆن حەڵاڵ دەبێت جگەرەیەک، نێرگەلەیەک، ڤەیپێک کە سەبەبێکی ڕئیسیە بۆ نەخۆشی شێرپەنجە، نەخۆشی دڵ، نەخۆشی سیەکان، نەخۆشی خوێن، چۆن حەڵاڵ دەبێت نێرگەلەیەک کە دکتۆرەکان، مە قسەی منە قسەی دکتۆرە چونکە ئیشی ئەوانە، دکتۆرەکان دەڵێن 40 دقە جگەر ئەگەر نێرگەلە بکێشی وەکو وایە 5 پاکەت 100 جگەرت خواردبێ. واتە 40 دقە نێرگەلە کێشان زەرەر و زیانی 100 جگەرە خواردنی هەیە. وە کاتێک من چۆن دەڵێم ڤەیپ حەڵاڵە، لە کاتێکە زانکۆیەکی ئەمریکی لە کالیفۆرنیا دەڵێت خواردنی یەک ڤەیپێک، یەک جار ڤەیپ، گەنجەکان دەزانن چییە، لە زەرەر و زیانە مقابلی 20 پاکەت جگەرەیە، واتە 400 جگەرە. کە کاتی گەنجێکی بەڕێز دەڵێ مستەقەفم ئەمە زەرەری کەمترە، یەک ڤەیپێ دەکێشێ وەکو وایە 400 جگەرەی کێشا بێت. ئەمە قسەی دکتۆرەکانی ئەمریکایە، قسەی من نییە. شتێک ئاوا بێ چۆن حەڵاڵە. مامۆسای ئاینی وتی حەڵاڵە، ڕاست ناکات. مامۆسای ئاینی خواردی غەڵەتە، تاوانبار و حرام خۆرە، چونکە خوا هەموو شتێکی پیسی حرام کردووە. کەواتە ئاگادار بە لە خوا بترسە. خوا بۆتی حرام کردو شتی پیس، ئیتر پێویست ناکە بڵێ مامۆسا فڵان بۆ واکە بۆ ئەی خوات. ئەو کەسەی کە جگەرە دەخۆی، نێرگەلە دەخۆی، ڤەیپ دەکێشیت، تۆ تەنها عەزێتی خەڵکی نادەی، تۆی بەڕێز تەنها عەزێتی خێزانەکەت نادەی، تەنها خەڵکی و خێزانەکەت بێزار ناکەی. چەندەها ژن هەیە، چەندەها ئافرەت هەیە هاوارێت یەڵێ پیاوەکەم کەس ناوێرن نزیکی وکەوێ لە کاتی خەوتنە، بۆنێکی لێ دێ زۆر ناخۆش. ڕاستەکەی توی جگەرە خۆر لەوانێ حەز لەو بۆ نەبێ، بەڵام ئێمە پێی تێکەچین، ئێمە حەزمان بۆ بۆنە نییە، زۆر ناخۆشە.
بەڵکو تۆ عەزێتی مەلایکەکانی خۆش ئەدەیت، تۆی جگەرەخۆر و نێرگەلەخۆر و ڤەیپکێش عەزێتی مەلایکەکانی خوا ئەدەی. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک سیر و پیازی خوارد بانەیە بۆ مزگەوتەکانمان. ئەمە ڕوخسەت نییە لە ماڵەوە پیاز بخۆیت و نەیە بۆ مزگەوت، تاوانباری، بەڵام ئەمە هەڕەشەیە لە تۆ یەکات. بۆچی؟ لەبەرچی؟ لەبەر ئەوەی عەزێتی خەڵکە دەی. سوێن بەخوا جاری وای لە تەنیشتی جگەرەخۆرێک و نوێژ ئەەکەم یا کەسێکی سیر و پیازی خواردووە حەز ئەەکەم زوو نوێژەکە تەواو بکەم، بەڵام جەماعەتە دەسەڵاتت نییە، ناتوانانی هەناسە بدەی بە تەواوەتی. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حەدیثەکەی صحیح مسلم دا فإن الملائكة تتأذى مما يتأذى بنو آدم. ئەوەی عەزێتی و ئازاری ئادەمیزاد ئەدا مەلایکەش عەزێتەدا. واتە ئەو جگەری کە تۆ دەیخۆی، ئەو نێرگەلە و ڤەیپەی، ئەو سیر و پیازەی کە تۆ دەیخۆی، مادەم عەزێتی خەڵکی ئەدا، خەڵکی ناڕەحەتەکە، مەلایکەش ناڕەحەتەکە. کەواتە تۆ هەم خەڵک عەزێتە دەی بە جگەرە خواردنەکەت، بۆ بۆنە ناخۆشت، هەم مەلایکی خۆش عەزێتە دەی. ئایا ئەمەت پێ خۆشە؟ لە کاتێکا سیر و پیاز حەڵاڵە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هاتن بۆ مزگەوت مەیخۆن، حەڵاڵە. ئەی چی دەڵێ دەربارەی جگەرە خواردنێک، نێرگەلە خواردنێک، ڤەیپێک کە حەرامە، کە پیسە، زیان بەخشە، کەواتە ئاگادار بە تۆی جگەرەخۆر و نێرگەلەکێش بوویتە مایی ئێش و ئازار و عەزێت بۆ خەڵکی بۆ مەلایکەکانی خۆش. لەخوا بترسە بگەڕێرەوە لای خوا. خەڵکی دەڵێن باشە خەڵکی چۆن شوێنی دەجال دەکەوێ؟ خۆ دەجال لە نێوچاوانی نووسراوە کافر، باشە خەڵ بۆ باوەڕی پێدەهێنێ. ئێمەش دەڵێن ئەی باشە خەڵکی بۆ جگەرە دەخوا، ئەی خەڵکی بۆ نێرگەلە دەکێشێ، ئەی خەڵکی بۆ ڤەیپ ئەکێشێ، لە کاتێکە لەسەر جگەرە نووسراوە هەومان دەزانین سەبەبی ڕئیسیە بۆ نەخۆشی شێرپەنجە، نەخۆشی دڵ، سیەکان، خوێنەکان. بڕۆ سەیری کە بزانە دکتۆرەکان چەند زەرەر و زیانی جگەرە و نێرگەلە بۆ باسەکەن، لە کاتێکە نێرگەلە و ڤەیپ چەند قاتۆک باسمان کرد زەرەر و زیانی لە جگەرە زیاتریشە. دەی جگەرەکە لە گیرفانتانێ پاکەتەکە فڕەیدەن. بەڕاستی ئەمە کارەساتە. ئەی کاکە خەڵکی شوێنی دەجال دەکەوێ، بێگومان شوێنی دەکەی با نووسرا بێ کافر، شتێکی سەیر نییە، چونکە ئەمیش نووسراوە تووشی سەرەتان تەکا، بەڵام خەڵکە ناگەڕێتەوە لێی نووسراوە زەرەرت پێگەنی ئەتکوژێ، هەر لێی ناگەڕێتەوە، حسابی بۆ ناکە. بە حساب وەڵام من کاکە بە موسەقەفی خۆم، وەڵا ئەگەر موسەقەفت یەکەشتودا جگەرت نەخوارد، چونکە ئینسانە بێ خۆی پارێزێ لە شتێک کە زەرەر و زیانی بۆ دنیا و قیامەتی هەیە. وەک باسمان کرد لە زانکۆی UC دەیڤس لە کالیفۆرنیا ئەڵێ یەک ڤەیپێک بکێشە وەکو وایە 20 پاکەت جگەرە کێشا بێت، 400 جگەرە بۆ گەنجەکان مەزیاتر، چکۆلانەی بە تەمەنەکان ڤەیپ نەزانن چییە. تۆ ڕۆژی 400 جگەرە بکێشی، قڕ بەسەرەتە بێ، هەر لە گەنجیا چیت بەسەرا بێت، زایدەن ئەو هەموو 400 تاوان و گوناهیش. ئەی کاکە باسمان کرد 40 دقە نێرگەلە کێشان بەرامبەری 200 جگەرەیە، 100 جگەرە، عەفو 100 جگەرەیە کە 5 پاکەت دەکات، مقابل و بەرامبەری 100 جگەرەیە لە زەرەر و زیاندا. کەواتە شتێکی سەیر نییە خەڵکی شوێنی دەجال بکەوێ، چونکە سەیر ئەوەش سەیرە بە هەمان شێوە کە دەبینیت ئەزانێت تووشی نەخۆشی و سەرەتانی ئەکا. چەند کەس بەهۆی نەخۆشی سەرەتانەوە مرد بەهۆی جگەرەوە بوو، سیەکانی ڕەش بووەوە، خوێنی تووشی سەرەتان بوو، دڵی تووشی سەرەتان بوو بەهۆی ئەم جگەرە پیسە و ئەم نێرگەلە پیسەوە. دەبگەڕێرە بۆ لای خوا، دەتەقوای خوا بکە، لە خوا بترسە، زەرەر زیان بە خۆت مەگەێنە. بەداخەوە ڕۆشنبیر و موسەقەف، عەشایار و نەخوێنەوار هەمووی خەریک جگەرە خواردنە. ئێ باشەوە کابرای نەخوێنەوارت هیچ نازانێ، بەس تۆ بە حساب ڕۆشنبیری ئەم هەموو جگەرە و نێرگەلە خواردنە چییە؟ تۆ ڕۆشنبیری ڤەی بۆ ئەخۆی کە لە هەردووکیان خراپترە، لە نێرگەلە و جگەرەش خراپترە. ئاگاداری خۆین با لە خوا بترسین. ئێمە دەمانەوێت ئێوە دڵخۆش و بەختەوەر و تەندروست بن. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ربی خوا هیدایەتی گەنجەکانمان بدەی، پیرەکانمان آخر خێرکەی. ئامین ئامین ئامین.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أي أو كسيك جگرد أخوي نير قلد أخوي ديكيشي فيب ديكيشي موعد يكت لقل خوادا هي موعد بينيني كي خوات هي همو كسيك لأيهم لقل خوادا بينيني كي هي بويا ترازوي خرابة كانت قرس مكت شكو لقيامة أدو ترازو هي تشاكة وخرابة ئایا جگەرە دەڕواتە تای تارازوی چاکەکانتەوە یا خراپەکانت؟ بێگومان بەلەوە کە حرام بوو لە تای ترازوی خراپەکانی خۆتا دەیبینیت کەواتە باری قیامەتی خۆت ڕۆژانە بە جگەرە زیاتر بخۆی قومێ زیاتر بکێشی زیاتر باری خۆت قورس ئەکەی ئەگەر تۆبە نەکەی وازی لێ نەهێنی و فڕێی نەدەی دڵنیابە لە ڕۆژی قیامەتە جگەرە بە جگەرە قوم بە قوم لەناو خراپەکانی خۆتا یبینیتەوە کەواتە لەگەڵ خوادا بینینێکت هەیە باری خۆت قورس مەکە ڕۆژانە شەوانە جگەرە نێرگەلە ڤەیپ دائنیشن بە حساب مێشک مسافە بێ بەوە سافیەکەی بەوە مێشکی خۆت ئارام دەکەیتەوە کە تاوان و گوناه بکەی خوا دەفەرمێ بە زیکر و یادی خوا بە قورئان خوێندن دڵەکان ئارام دەبنەوە وەڵام تۆ دەتوێت بە جگەرە و ڤەیپ و نێرگەلە ئارامی کەیتەوە چونکە لە دین تێ نەگەشتوتە چونکە لەزەت و لە ئیمانەکەت نەکردو بۆیە بە دوای شتی حرام ئاگەڕی بەخوا کاکە چێشتی چەور بخۆی نابێ ئیلای بە جگەرێ بخۆی ئەی ئێمە چێشتی چەور دەخۆین جگەرێش ناخۆین و هیچ کێشەیەکشمان نییە کاکە گیان مەسەلەکە ئەوەیە ئیمانە ضعیفە مەسەلەکەوێ زاڵ نی بەسەر نەفسی خۆتا پەیوەندی بە شتی ترەوە نییە چەوری ئۆشتانەوە نییە کەواتە ئاگادار بە وەڵڵاهی جگەرە خێر و چاکە و عیبادەت نییە شر خواي قرشت فرميه ومن يعمل مثقال ذرة شرا يرى أو كسي بقد مثقال ذريك حتى بقد توي خردلي شر وخرابيه بدي بين لقيامته بخوا أميتو لمثقال ذرة درتشو شوكا حرتو تنكي ناوي كان مثقال بيت حرتو تنكي ناوي هرج قري بقد هزارها دنك خردله دبي توي خردله أبي حامي لقيامته أبيني تو بخوا ئەمە شتەکان قورس ناکەم خوا دەفەرمێ بەقەت تۆوی خەرتەلەیە چاکە و خراپەتە بێ لە قیامەت دەیبینیتەوە ئێمە دەیهێنین کەواتە ئاگاداری خۆت بە لە خوا بترسە لەگەڵ خوادا مەوعیدێکت هەیە تاوانەکانت زۆر مەکە و خراپەکانت زۆر مەکە بە جگەرە خواردن کە مەڵێ کاکە ئەی چیکەم هەر جگەرەکەمانێ کاکە جگەرەکەش بۆ قیامەتە زۆر خراپ ڕۆژانە تۆ تاوان دەکەی باری خۆت قورسەکەی ئەگەر تۆبە نەکەی لە قیامەتە جگەرە بە جگەرە تاوانەکەی دەبینی و چەندێ بارت قورس ئەکا و قوڕ ئەکا بەسەرتە بەداخەوە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عارەقیان بەدەستەوە بوو هەندێک سەحابە بە عارەقی پێ بوو عارەقی خوارد عارەقەکەی لە بەردەم خۆیاندا نابوو هەبوو بەدەستیەوە بوو خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە فەرمووی فەهەل ئەنتم منتەهون ئایا واز عارەق ناهێنن واز بينن يكسر فريان دا فرمي انتهينا يا رب اي پروردگار بس تشاو او واز من هنا هم عراق كان الرجال اتى وكو غرب بجيت وكو كافر وبيدين كان بجيت بكيف خود سافرك يخشكي بريزم براي بريزم بكيف خود جناه وتاوان بكي اتى الصحابه حشر كريم بخوا زور غلطي زور بهالات شتا انتهينا يا رب يك ايتك دابا زي خواروا الله کۆڵانەکانی مەدینە هەمووی پڕ بوو لە عارەق هەمووی ڕژا ئایا تۆش بە وتارێک واز دەهێنی یا چیتە دەرەوە لە دەرگای حەوشەکە چیتە دەرەوە دەرگای مزگەوتەکە جگەرەکە داگیرسێنی ناو سیارەکە جگەرە داگیرسێ بەرەو ماڵەڕۆی یا واز دەهێنی یا دوای نان خواردنەکەی ئەم نیوەڕۆی جگەرە دەخۆی ئاخر ئەوە سەحابە بوون بۆیە خوالیان ڕازی بوو تەواو خوایەکیان وازمان هێنا عارەقیان نەخواردەوە جارێکی تر نیان و تازەی مە ئالوودە بینە بەخوا ناتوانین واز بێنین دەی برای بەڕێزم تۆش فڕێیدە وەکو سەحابە عارەقیان فڕێدە تۆ جگەرە پیسەکەت فڕێدە بیشکێنە فڕێدە لەبەر خوا پاداشتێکی گەورە دەداتەوە نەک دوایی وتارەکە دووبارە دەستکەیتەوە ئیشەکەی خۆت خوای خۆت شاید بەڕام گەیاند چەندەها جارتر وتاری تایبەت باسی جگەرەم کردو چونکە دیاردەیەکی زۆر ناشرین و خراپە ناو کۆمەڵگای ئێمەدا لە بیرم دێ دوای پرۆسەکە وای لێ هاتبوو تۆزێ جگەرە خواردن بوو بۆ عیبە ئێستا دووبارە خەڵسەری تێکردوتەوە کەواتە با لە خوا بترسین سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازیان هێنا ئایا ئێمە واز دەهێنین
وەکو ئەوان دەڵێن بەسەر چاو ئەی بخوای پەرۆتگار فەرمانە جێبەجێ دەکەین یا دوای وتارەکە و دوای بیستنی ئەو شتانە ڕۆک و خۆمان دەبین. ئیمامی ئیبن شوبرومان ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ عەجایبم لە خەڵکی دێ سەر مسڵماوە لە خەڵکی ئەوە ئێمەین. ئەفەرمێ خۆیان لە خواردن دەپارێزن هەندێک خواردن بۆی تووشی دەرد نەبن. تەماشا دەکەی ئەڵێ وڵا شەکر ناخۆم کاکە شەکر خراپە، شەکر ناخوا، چەوری ناخوا، ئەڵێ کاکە نان ناخۆم بە چێشتەوە با قەڵەو نەبم. تەماشا دەکەی خوێ و سوێری زۆر ناخوا. لە کاتێک ئەمانە هەمووی حەڵاڵە بەڵام ڕۆژی پاکەتێ دوو پاکەت جگەرەی حرامە کێشێ. لەبەرچی جگەرە ئەکێشێ؟ لەبەر ئەوەی بەحساب مرتاح بێ. ئەی کاکە گیان نازانی ئەو شەکرا ئەو خوێیە ئەو چەوریە ئەو نانە وەڵڵا لە چاو جگەرە هیچ زەرەرێکی بۆ تۆ نییە. تۆ لە جیاتی ئەوەی ئەمانە ناخۆی جگەرە مەخۆ، نێرگەلە مەکێشە، ڤەیب مەکێشە. لەبەر ئەو تووشی دەرد نەبێ، تووشی نەخۆشی نەبێ، تووشی جەڵدە نەبێ، تووشی شەکرە نەبێ، تووشی زەخت نەبێ، تەماشا دەکەی واز لەم خواردن حەڵاڵە دەهێنێ، شەکر ناخوا و شیرین ناخوا چی ناخوا. ئەمە عەجایبە خەڵکی واز لە شتێکی حەڵاڵ دەهێنێ لەبەرەوەی تووشی دەرد و نەخۆشی نەبێ. بەڵام وەلا یەحتەمونە منە الذنوب مەخافەتە النار، بەڵام ئامادەنین واز لە گوناه و تاوان بێن لە ترسی ئاگر، لە ترسی نەخۆشی و جەڵدە و زەخت و شەکرە کۆمەڵی خواردنێ نایخوا، لە ترسی وی قەڵەو نەبێ کۆمەڵی خواردنێ نایخوا، بەڵام لە ترسی ئاگر ئامادە نییە واز لە کۆمەڵی گوناه و تاوان بێنێ. ئەمە کارە ساتە، ئەمە جێگەی سەر سوڕمانە. ئەوە ئێمەین، زۆربەی ئێمەین. لە کۆتاییدا دەڵێم ئەی ئەو کەسانی کە مارکێت و دوکانتان هەیە جگەرە دەفرۆشن، نێرگەلە و ئەشیای نێرگەلە دەفرۆشن، ڤەیپ ئەفرۆشن، کارەکەتان حرامە، کارەکەتان حرامە، کەسابەتەکەتان حرامە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ إن الله إذا حرم شيئا حرم ثمنه. خوا هەر شتێک حرام بکە پارەکەیشی حرام دەکات. بەخوا جگەرە حرامە چونکە پیسە، پیسە. کەواتە ئاگادار بە هەموو شتێکی پیس لە ئیسلامدا حرام کراوە. کەواتە تۆش کەسابەتەکەت حرام مەکە چونکە ئەو کەسەی حرام خۆر بێ بە حەدیثە هەڕەشەی لێ کراوە ناڕواتە بەهەشتەوە دەڕواتە جەهەنەمەوە. کەواتە تۆش واز بێنە مارکێتت هەیە جگەرەت ئەفرۆشی، نێرگەلە ئەفرۆشی، ئەشیای نێرگەلە و ڤەیپ ئەفرۆشی، وازی لێ بهێنە و کەسابەتەکەت حرام مەکە بۆ بکوزاوە خۆت قوڕ مەکە بەسەر خۆتا، خۆت گوناهبار مەکە، لە خوا بترسە و تەقوای خوا بکە، واز لەو کەسابەتە حرامە بهێنە لە مارکێتەکەتا، واز لە جگەرە بێنە، جگەرە مەفرۆشە. چونکە وەڵڵاهی چەند کەس ئێمە چەندها ئاەت و حەدیثمان هەیە هەر کەسێ سەبەبی گوناه و تاوانێک بێ بەقەت ئەو هەموو خەڵکە گوناه و تاوانی بۆ نووسێ. وەڵڵاهی سوێنە خۆم بەپێی قورئان و حەدیث هەر چەندێک کەس بەهۆی دوکانەکەی تۆ جگەرە بکێشێ تۆ بەقەت هەر هەموویان گوناهبار دەبیت. ئیتر ماڵێ من نەیفرۆشم خەڵکی فرۆشم، من ناکەم چێ من خۆم لە جەهەنەم پارێزمە، کەسی حەزیرەیە کەیفی خۆیەتی، من خۆم پارێزم، من خۆم لە حرام پارێزم، حەقم چێ خەڵکیەکە نایکە. وەڵا نەیفرۆشم بازاڕم نابێ، ئێ بازارێک بە حرام بێ خوا هەر نەبێ. ئیمامی یونسی کوڕی عوبەیدە والله ئەعلەمێکی لە زانەکانی تابعینە قسێ زۆر بە قۆتەکە، ئەڵێ لە سەردەمی سەحابە و تابعین نەک ئێستا، ئەڵێ بەخوا ئەگەر ماڵێک سفرەیەک دا بخەن و نانێک لەسەر سفرەکە بێ، نانێکی حەڵاڵ بێ حرامی تێدا نەبێ، بەخوا ماڵێکی خەریبن. ماڵێک سفرەکەی حەڵاڵ بێ لە سەردەمی سەحابە و تابعینە غەریبن، ئەی قوربە سەرمان ئەمڕۆ بێت چۆن بێت سفرەکانمان. بۆیە خۆت بپارێزە، حرامێک کەمتر بێ بۆ قیامەتت باشترە، ڕۆژانە ئەم حرامە ئەنجام مەدە. خوایە خۆت شاید بەڕام گەیاند، خوایە خۆت شاید بەڕام گەیان، خوایە خۆت شاید بەڕام گەیان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل سنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدو. يا ربي خوايا هيمني وآرامي والله من بباريزي خوايا أو كساني نخوش وداما شفاء بدي
خوایان ئەو کەسانی کێشە و مشکلیان بۆیان حەلکە یا رب العالمین. آخرمان بەخێر بگێڕی، ژیانمان خۆشکی، بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنی یا رب العالمین. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.